ئەم جارەمەوێ لەسەر مەسەلەی کۆچ قسە بکەم. لە ماوەی ئەم هەفتەی ڕابردووە زۆرترین کۆمنتم بینیوە و زۆرترین ڤیدیۆ و قسە و باس لەم سەر هەتا ئەو سەر لە ڕاستەوە هەتا چاپ لە دینیەوە هەتا وەکو بێدین لە هەموو ئەمانەوە قسە و باسی خۆیان هەبوو لەسەر ئەو مۆزوعانەی کە ڕوو ئەدا ئەویش مەسەلەی کۆچیشی ئەتوانم بڵێم بە کۆمەڵە کە لە کوردستانەوە ئەکرێ بەرەو ئەوروپا. من تا ئێستا لەسەر ئەم مۆزوعە قسەم نەکردووە بۆیە ئەمەوێ لێرەوە هەروە بە چەند دەقیقەیەک قسە و باس لەسەر ئەم مۆزوعە بۆ شوونەکانی خۆم بڵێم. سەرەتا بێ هەمومانە ڕاستیە بزانین کە مەسەلەی کۆچ لە کوردستان بۆ دەرەوە دووسەرەیە. خەڵکی کوردستان لە دەست تەمکاری پارتی یەکێتی و لە دەست نەعەدالەتی، لە دەست چەوسانەوە، لە دەست بێدادی، لەسەر کوشتن و گیران و ڕفاندن و ئەمانە ڕاکات. و هەم پارتی و هەم یەکێتی و تورکیایش هەتا دەوڵەتانی ناوچەکەیش پیان خۆشە کە کوردستان یەک کەسی تیان نەمێنێ، هەموو ئەوانە بە خەزانجی ئەوانە. خەڵکی کە ڕائەکات تەنها بەحسەکە لەسەر مەسایلی هەژاری نییە، یعنی با خەڵک وا تێ نەگا کە زۆر کەس هەیە کە هیچ کێشەیەکی ئابووری نییە و پارەی هەیە، ژیان و گوزەرانی هەیە، بەڵام کۆچیشەکە. لێرەوە ئەمێ ئەوە بڵێم کە تەنها مەسەلەی ژیان لە جغرافیایشی دیاری کراوە مەسەلەی پارە و مەسەلەی بخان و مەسەلەی سیارە و ئەم بابەتانە نییە. لەو کوردستانەی ئێمە کە 3 شارە بە درێژایی 30 ساڵە لەژێر چەپۆشی پارتی وێشێتیە، خەڵک خاوەنی هیچ شتێکی خۆی نییە. سامانی هەیە کەی بێوێ لێسەنن، ماڵی هەیە کەی بێوێ لێسێنن تاڵانی ئەکەن. واتە یەکێتی و پارتی نائارامیەکیان خوڵقاندووە بۆ خەڵک کە ئەوەیشی پارەی هەیە ئەوێ لەو جوغرافیا ڕابکات. ئەگەر ئێستا تۆ فڕۆکە بەری بۆ بادینان و بۆ هەولێر و بۆ سلێمانی بڵێ خەڵکی ناچی ئێوێ بڕوا بۆ ئەوروپا و لەوێ مافی پەنابەری ئەدرێتێ، ئەوە یەکەم کەسانێک کە جێگە ئەگرن لەو فڕۆکەیە ئەوانن کە دەوڵەمەندن و پارەدارن. هەتا زۆربەی سەرانی پارتی وێشێتی و بنەماڵەی بازانی و جەلالیەکان لە دەباشان هەموو ئەمانە یا زۆربەیان خاوەنی جنسی ئەوروپین و بەریتانی و ئەمریکین. هەموو ئەمانە لە باخەڵیان نایە. ئەوەیشی کە لەم چەند ساڵە توانیوێتی پارەیەشی هەبێ هەوڵی داوەکە لە ئەوروپای شەرقی وەکو پۆڵەنیا یا لە یۆنان یا لە پاسپۆرتێکی دۆمەنیکا بخاتە گیرفانی بۆی بتوانێ خۆی و ماڵ و مناڵەکەی کەی بۆی گونجا بتوانێت سەفەرکە و کەیش هەلومەرجێکی خراپاتە پێشەوە بتوانێت کوردستان بەجێ بێڵێت. کەواتە زۆربەی سەرانی پارتی یەکێتی بۆ خۆیان مافی پەنابێن لە وڵاتانە هەیە و جنسیان هەیە و بە ئەرزی خۆیان تەراتێنەکەن و سەفەرەکەن. من لەوە گومانم نییە بەدەل لەوەی کە پارتی وێشێتی زۆرترین ڕاپۆرتیان سەر ئەم مۆزوعە داوە، بەڵام لەسەرێکیشەوە وەکو دوو باندی چەتە، وەکو دوو باندی دز و جەردە کێشەیەکی ئەوتویان نییە لەگەڵ ئەوەیە کە خەڵکی کوردستان کۆچەکەن و ئەڕۆن. ئەوان ئەیانەوێ هەر خۆیان بمێنەوە هەتا بتوان زۆرترین سامانی ئەو وڵاتە کۆ بکەنەوە بۆ خۆیان و بیبەن و بیزن و بیخەنە باقەکانی ئەوروپا و سەرقاڵی ژیانی خۆیان بن. تورکیایش ئەوێ کە هیچ دەنجێکی ناڕازی بەرامبەر بە پارتی و بنەماڵەی بازانی لە باشووری کوردستان نەمێنێ. لێرەوەیە کە پارتی و بنەماڵەی بازانی زۆرترین کۆمنت و باسییان هەبوو لەسەر ئەم قسە و باسانە، چونکە خۆیان ئەزانن ئەوانە چ ئایدزێکن لە جەستەی میلەتی کووردە. ئەمانە خۆیان ئەزانن کە خەڵکی کوردستان لە دەسەڵاتێکی خوێڕی هەڵدێ کە بنەماڵەی بازانی و پارتی و جەلالیەکانە. جانەکبەتیەکەی کوردیش ئەوەیە ئەم دەسەڵاتە چەندە خوێڕیە، چەندە مافیایە، چەندە سەرنزمە، ئۆپۆزیسیۆنەکەیشی سەدباری ئەوە خراپە و لەگەڵ ئەوە جیاوازی ئۆتۆی نییە. ئەگەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات جیاوازیان هەبوایە لە ماوەی ئەم هەموو ساڵەیە ئاڵوگۆڕێک لە باشووری کوردستانە ئەکرا، لە گۆڕانتەوە بیگرە هەتا نەوەی نوێ هەتا هەموو ئەوانەی تر. هەر لەبەرەوەیشە بە هەزاران دەنگی ناڕازی لە دەرەوەی وڵات و لە ناوەی وڵاتە هەیە ناتوان ئاوا یەک بگرن لە بەرامبەر پارتی وێشێتیە. بۆ لەبەرەوەی کە ئەمان هەمان کەلتوری سەخیفی پارتی وێشێتیان هەیە و ئەگەس بێن دەسەڵاتێکی نەدەست وەکو یەکێتی پارتی وابن.
بۆیە پارتی یەکێتی ئەمانەی بۆ مۆزوع نییە و زۆر حسابی لەسەر ناکە. لە خۆ نییە تۆ سەری ئالی هەسینکە ئالی هەسین نیە کۆمەڵی قسەی قۆڕەخاتە ناو ڕۆژە فەوەتە باسیە لە کاتێکە خۆی ساڵی 2000ەکان لە ئەوروپا بۆ لە خرۆنیگن لە شیمالی هۆڵەندا بوو لەوێ داوای مافی پەنابەری کە پارتی ئاخڕەکەی بۆ داناگەڕایەوە ئەوەی کە لەوێ دەستیەکەوێت تاوان لە ئەوروپا دەستی ناکەوێت بۆیە بەلایەوە ئاساییە چۆتەوە بۆ ئەوێ لەوێ ئێستا تعلیق لەو خەڵکەیە کە زێدی خۆی بەجێیە. من لێرەوە ئەمەوێ تۆزێک باش لەسەر هەلومەرجی سیاسی و ئابووری ئەوروپا بۆ خەڵک بکەم تاوەکو بەرچاوڕوونیەکە. ئەتوانم بڵێم تا سنوورێکی باش نۆعێک لە ئیفلاسیۆنی ئەوروپا هەیە ئەوەی کە پێی ئەڵێن ڕکودی اقتصادی. سێدە هەیە واتە زیاتر لە 30 ساڵە هەنگاو بە هەنگاو ئەوروپا بەرەو ئیفلاسی ئەڕوات. هەتا ئەم ساتەوەختە لە سەدا 5 ئەمە بەرز بۆتەوە کە ئەم لە سا 5 ڕێژەیەکی زۆرە بە تایبەتی بۆ ئەوروپا. هەموو ئەم ڕکودە اقتصادیەی زەربە لە کێدا؟ لەوانەی کە خان نشین کراون، ئەوانەی کە پارەیان هەیە و لە بانقەدایان ناوە و ئەوانەیشی کە موچە خۆرن. جا موچە خۆر لەم پەڕ هەتا ئەو پەڕی ئەیگرێتەوە. بیان لە پێچاوی خۆتان خان نشینیەک کە لە 18 ساڵ و 20 ساڵیەوە ئەچێ لە شەریکەیەکە کارەکە مانگانە لە موچەکەی ئەبڕن بۆ ئەوەی کە گەیشتە 65 ساڵ و 67 ساڵ و خانشین کرا دەوڵەت بتوانێت ئەو ساڵانی ئایندە بەخێویکە و لەو پارەی خۆی کە بۆی کۆ کردوێتەوە بیداتێت. ئێستا زۆربەی هەرە زۆری ئەمانەی کە خانشین کراون پێیان وایە کە ئەم پارەیان بۆ کۆکراوەتەوە وازان هەمووی لە بانقەکانە دانراوە بۆیان و مانگانە ئایندەنێ. لەوە تێ ناگەن کە ئەو پارانەی ئەوان ئەسڵ نەماوە دەوڵەت خۆی بەکاری ئەهێنێ یا ئەی خاتە کارەوە یا ئەی خوایە ئیشی پێکات و مانگانەش موچەیان ئەداتێت. خواخوای ئەوەیشیانە کە ئەمانە بمرن و لە کۆلان ببنەوە بۆ ئەوەی کە بتوانن هەموو ئەو پارانە بۆ خوان کۆتایی پێ بێت. ئەگەر سەیری ئەوروپا بکەی خۆشەویستان هەموو شتێک گران بووە بەڵام هەموو موچەکانێک و خۆی ماوەتەوە. هەر ئەم هۆڵەندایی کەمنی تیاژیم بانزین چۆتە سەر و 2 ئیرۆ 10 سانت و 9 سانت و 7 سانت و ئەلەم بابەتانە کە سات بە سات زیادەکە. لە بەرامبەر هەموو ئەمانەیشا نرخی نەوت هەر بەرەو زیاد بوون ئەڕوا. بۆ چونکە ئەمریکا و چەندی وڵاتی تر هەیە کە ئەمانە بۆ خۆیان ئینتاجی نەوتیان هەیە بەڵام نەوتەکە دەرناکەن یان کەمیەکی کەم دەرەکەن چونکە ئەوان وابی دەکەنەوە کە وەزعی ژینگە ڕۆژ بەڕۆژ خراپترە بێ پیسرە بێ بۆیە نایانەوێ ئەو کارە بکەن. ئەگەر لەبارەی سیاسیشەوە سەیری ئەمریکا بکەی لە هەموو جێگایەک ئەمانە ئەکشێنەوە. وڵاتەکە بەجێڵن ئەڵێن بڕۆن خۆتان چیتانوێ بڕۆن ئاوا خۆتان پارێزن و ئاوا بژین. سەیری ئەفغانستان کەن چ حاڵیشی هەیە، لە عێراقیش هەروای لێیە، لە ڕۆژئاوای کوردستانیش لە کاتێکی تر و قۆناغێکی ترە هەمان سیناریۆ دووبارە بێتەوە. لێرەوە ئەمەوێ بە هەموو لایە بڵێم کە مەسەلەی پەنابەران کە لە بیلاڕوسیاوە ئەیانەوێ بێنە ئەم بەرەوە بۆ ئەوروپا و ئەوانە مەسەلەکە ئەوە نییە کە هەمان بە عاتفی قسە بکەین بڵێن بابەمانە خەڵکانێکن لیان قەوماوە دەسڵاتەکە خراپە ئەمەیە ئەوەیە و ئەمانە کوردن هاوزمانی ئێمن پێویستە ئەمانە بێندەرەوە چونکە هەمومان دوجار لەسەر ئەوە کۆشین کە ئینسان لەکوێ پێی خۆش بێ پێویستە لەوێ بژی ئەمە مافی سەرەتایی ئینسانە. بەڵام ئەوەی کە پێی دەڵێن مافی مرۆڤ لە ئەوروپایە لە واقعە گاڵتە جاڕیە. من هیچ کاتێ بڕوان بەوە نەبووە کە لە ئەوروپا مافی مرۆڤ هەبێت. ئەمە ئەتوانم بڵێم کە تێزێکی هەڵخەڵەتێنەرە بۆ خەڵک تاوەکو بڵێن لە ئەوروپا بە هەشتێک هەیە و مافی مرۆڤ هەیە و ئەوە هەیە بەڵام لە واقعە ئەسڵ ئەساسی نییە. بۆیە ئەم کەیسەی پەنابەران کە سەق بۆتەوە تەنها بابەتی کۆمەڵێ خەڵک نییە کە ئەیانەوێ لە کوردستان یا لە وڵاتێکی ترەوە بێن و بگەنە ئەوروپا لێرە سەرقاڵی ژیانی خۆیان بن بەڵکو سەرفەن بابەتێکی تەواو سیاسیە. بیلاڕوسیا لەلایەن ئەوروپاوە حەساری خراوەتە سەر حەساری ئابووری ئەڵێ سیاسی ئەڵێ هەموو شتێکەوێ خراوەتە سەری. ئەویش لە ڕێگەی پەنابەرانەوە ئەیەوێ فشارە دروستکە لەسەر ئەوروپا
کەواتە ئەسلی مەسەلەکە مەسەلەی سیاسیە. خەڵک لەویا بووە بە قوربانی سراع و کێشمەکانی بیلاڕوسیایەکی بچووک لەگەڵ ئەوروپایە و خەڵکیش لەویا بەم سەرمایە باجەکەی ئەداکە پیاوە ژنە مناڵە ئەلەم بابەتانەیە. بۆیە ئەم وڵاتە ئەوێ حەساری لەسەر لابن و مامەڵەی لەگەڵا بکەن. کەواتە بیلاڕوسیا یاریەکی سیاسی ئەکا بە قازانجی خۆی کە وەکو وتم پەنابەرەکان باجەکەی ئەدەن، نەک ئەوەی کە پێمان وابێ کە ئەویش خەمی خەڵکی هەیە و ئێوێ خەڵک بێت و بێتە شوێنی خۆی وە مافیان هەبێت و خەریکی ژیانێکی ئاسوودە و شەرافەتمەندانە بن. بۆیە ئەم یاریی کە ئەم دەوڵەتە ئەیکا هەمان ئەو یاریەیە کە ساڵ و نوێ 2 ساڵ بەر لە ئێسا ئەردۆغان کردی بەرامبەر یۆناان و ئیتالیا و هەموو ئەوروپا. هەمومان بینیمان کە لە یۆنانا چۆن بە هەزاران کەسی ئەنادە ئەمبەرەوە و ئەمیش لێرەوە ئەڕۆی خەڵکی دەرەکرد و ئەوی نابێ بێن و کێشەیەک یاسەجێکی ئاوای بۆ ئەوروپا دروست کرد بوو. ئێستا بیلاڕوسیا ئەوێ هەمان یاریەکەی ئەردۆغان دووبارە بکاتەوە، چونکە هەردوو لایەن شەریکن لە حەقیقەتە، هەردوو لایەن پاڵپشتن لەم مۆزوعە وەکو یەکوان. و بۆ ئەم مۆزوعایش هەم تورکیا بەشدارە و هەم مافیاکانی دەوڵەتی تورکیش بەشدارن. ئێوە ببینن لە ناو هەولێرە سەردەمانە بەر لە ئێستا بەر لەوەیە کۆنسڵخانەی بیلاڕوسیا دابخرێ فیزەیەکیانەیە بە $40، بەڵام لە هەولێر ئەم فیزیان گەیاندە بوو بە $4000. لێرەوە پارێکی زۆریان پیا کرد و خەڵکیان والێکە کە بێتە دەرەوە بۆ تورکیا لەوێشەوە بۆ ئەوێ و ئەو هەلومەرجەی کە ئێستا ئەیبینین ئەوەتەکە ئاگامان لێیە. من وەکو ئینسانێک تەمەنام ئەوەیە کە ئەمانە بە ئاوات و ئامانجەکانی خۆیان بگەن، بەڵام من پێم وایە هەرچەندە ئەمڕۆ بڵاو بۆتەوە کە گوایە مێوارەیە ئەڵمانیا دەرگای کردوێتەوە لە دووشەمەوە ئێوێ بێنوانە، بەڵام من بەڕاستی خۆم ناتوانم بڕوا بۆ مۆزوع بکەم. ئەم هەلومەرجەی کە ئەیبینم مەسەلەی کۆرۆنا و مەسەلەی فڵان و فیسار و مەسەلەی ئەزمی ئابووری و ئەلەم بابەتانە پێم وانییە لەم قۆناغەیە دەرگا بکەنەوە یان زۆر قورسە دەرگا بکەنەوە بۆ ئەم هەزاران کەسە تاوەکو بێنن وڵاتی ئەڵمانیا وڵاتانی تر. لەبەرەوە ئەم مۆزوعە وەکوتم مۆزوعێکی سیاسیە. ئەبێ پارتیکێتی ئەو ڕاستیە بزانن کە خەڵکی کوردستان لەوان هەڵدێن. پێویست بە تعلیقی شڕەخۆرەکانی پارتی شڕەخۆرەکانی جەلالیەکان نییە. خەڵکیش پارەی هەیە بەڵام ئامادەیە هەموو ماڵی خۆی فرۆشێ، هەموو سامانی خۆی بدا بۆ ئەوەی لەژێر دەستی یا لەژێر لولەی تفەنگی تاقمەکەی دەباشان و تاقمەکەی سەری ڕەشە ڕزگاری بێت. چونکە ئەم دوو ئەم باندە مافیایانە هیچ جۆرێک ژیان بۆ خەڵک نێشۆتەوە. لەبەرەوە خەڵک لە ئێوە ڕاکە. مەسەلەکە ئەوە نییە ئاگام لێتانە گوایە خەڵک پارەی هەیە و ئەمەیە ئەوەیە ئەمە نایخوا. شێ لە هەولێرە ئەتوانێت خاوەنی هەموو شتێکی خۆی بێت. ئەوە بڵێن لە هەولێرە خاوەنی $10 ملیۆن کەی هەتیوێکی ماڵی مەلام سەفا بێوێ ئەتوانێت هەموو پارەکەی داگیرکە، ئەتوانێت خانووەکەی بڕێن، ئەتوانێت هەموو سامانەکەی بڕێت و حیزی کابیبا بۆ خۆی. هەمومان ئەمانان بەچای خۆی بینیوە. لەبەرەوەی لە کۆمەڵگای باشووری کوردستانە ئازادی نییە، ئارامی نییە، خەڵک هەموو شتێکی لە خەتەرایە. کابران بە ماڵی خۆی هەیە، نانی خۆی هەیە، ژیانی خۆی هەیە، لێ ناگەڕێن بژی. تعدای لەکەن خەڵک شەو بە ڕەحەتی ناخەوێ. لە هەر کۆمەڵگایەکە ئارامی نەبوو خەڵک بە شوێن ئارامیان ڕاکە. لە ئەفریقەوە بیگراتاوەکەتە ئەفغانستان و پاکستان و کوێچی و تا ئێران و ئەمانە هەمووی ئەیانوێ بگەنە وڵاتێ بۆی بە ئارامی بژین. بەحسەکە مەسەلەی پارە نییە. لەبەرەوەی ئەوە حەماقەتی بنەماڵی بازانیە یا هی جەلالیەکانە، چونکە خۆیان دایمە داڵغیان لای پارەیە پێیان وایە کە ئەوەی پارەی هەبێ ئەی بۆ خۆی ناژی پارەی هەیە و لە سلێمانی لە هەولێر دووکە بۆ خۆی بژی ئەلەم بابەت، بەڵام ئێوە نایڵن بژی. خۆ ئەو 70-80 گەنجەی کە لە بەردەنە گیراون زۆربیان ژیانیان هەیە ئەیانتوانی بۆ خۆیان بژین، بۆچی گیراون لەلایەن بنەماڵی بازانیەوە؟ کاتێک خەڵک لە سەر و سامانی خۆی دڵنیانە، کاتێک خەڵک نازانێت بەیانی کە شەو ئەخەوێ بەیانی چۆن هەڵەسێتەوە وەچی ڕوئەدا مەجبور کوردستان بەجێ لێو ئەڕوا مافێکی خۆیەتی لاقەتە. بەڵام بەداخەوە هەلومەرجە سیاسەکەیش لە ئاوایە کە وەکو ئێستا بۆ ئێوەم شی کردەوە بە کورتی وە پێم وت. بۆیە هەموو دنیا قسە بکە پێویستە سەرشۆڕەکانی بنەماڵی بازانی و جەلالیەکان هیچ قسەیەک نەکەن، چونکە ئەوانە من کەس پێی ناخۆش نەبێت کە ئاوا قساکەم. ئەوانە دوو باندی بێشەرەف و بێقیەمی پارتی وێشێتین کە 30 ساڵە دەستیان ناو بینە قاقای خەڵک و خەریکی دزی و تاڵانین. ئەمانە ئەو قوتابخانە کوردایەتیە بۆگە نەبوو کە ئەمەی ئێسەی بەلام هێناوە. لەبەرەیە خەڵک لە ئێوە ڕاکات.
ئەمە ڕاستیەکەیەتی و شەو شەوگاتان خۆش بێت و منیتر قسێکی ترم نەما. سپاس بۆ گوێگرتنتان ئەزیزان و خۆشەویستە.